سڵاوتان لێ ببینەرانی پایتەخت میدیا دیارە بە شوەیەکی ڕاستەوخۆ لە گوندی شەناغی سەربە ناحیەی سەرگەڕانی سنووری پارێزگای کەرکووک لەگەڵتانم وا دیارە شەوی ڕابردوو لێرە لە نێوەم گوندە سوپای عێراق هەڵی کوتایە سەر جوتیارانی کورد وە لە کاتی کارکردنی جوتیارانی کورد ڕێگری کرد لەوەی کە لەسەر زەویەکانیان کار بکەن و تراکتۆری جوتیارانی کوردی لێرە دەست بەسەر کرد و هەروەها چەند جوتیارێک لە کاتی کارکردنا لەژێر دەستی سوپای عێراق شەوی ڕابردوو بە شێوەیە بە ئازار و دەردەسەری لەژێر دەستی سوپای عێراق خەڵاتن من دەچمە لای کاک محەممەد سڵاو لێبێت بەڕێزی سەلامەت سپاس بکات شەو چی ڕوویدا لێرە شەو لەسەر زەویەکە خۆم جۆتم دەکردە من جۆتم دەکرد هیچ مشکلەم نەبوو تقریبا سعات 8 و ئەوانە بوو سعات 8 ئەوانە بوو جۆتم دەکرد ناکاوەکی عسکەری هات پشتی لێگرتم و ڕاستن لە سترەکتەرەکەی من هاتمە خوارێ ڕۆیشتم کایسا گوتم ڕاوەستم دەمگری ئەوجە هەر با بڕۆم باشترە هەر بە ڕاکردن ڕام کرد لە ناو زەویەکەی بەس نەمبینیتن عسکەریەکان وچ برەی بە تایبەت لە بۆ من هاتبوو لە دوو من دەگەڕا بە لایت و نەفەرەوە سەریان لە دوو منە هەتا درەنج شوێ تاقی منی کردیە لە دووم گەڕایە بەس بمبینتەوە چۆن تۆ خۆت دەرباز کرد تەرەکتەرەکەم بەجێ هێشت و غارمدایە هەر بە قاردان ڕۆیشتم بەس لیان دوورکەومەوە باشە ئەمڕۆ سوپای عێراق پێما بێ دەیەوێت تراکتۆرەکەت ببات ئامادەی تراکتۆرەکەت ببەن لە بەرچاو شتیوانی تراکتۆرەکەی نادەم شەوێ گوتی دێم تراکتۆرەکەی دەم نایساکەم دەگوتم کاکە من هیچ مشکلەم نییە نای خۆم بەخۆم دێم بەس تراکتۆری نادەم تراکتۆرەکەی کە ببا یان تاوە تو دەستم لێبەر بۆم تراکتۆرەکەی ناتوانم بە هیچ نەوعی بدەمێ تراکتۆرەکە بردننی لەسەر نییە بە هیچ نەوعی پێتان وایە ئەو هێزە کە لێرەیە چی لە ئێوە دەوێت ینی ئەم ڕەفتارانی کە بەرامبەر ئێوە دەکات بوو لە بەرامبەر چییە بەخوای هیچی لە منە ئەوە مجرڕدەن ئەوەیە ئیزعاجی کردینا ئەوە شێخەک لەوێن دەرێ بە قسەی ئەو شێخی ئەوە ئەمەی هەرسان کردی سا ئەوە 7 سار 8 سارە ئەوە 8 سارە ئێستاکە هەموو ڕۆژە عسکەری دێتە سەرم کاکە چیشت بەس ئێستا ئەو زەوی ئەم لەو شۆکە جۆتم لەسەر کردیە ئەم بە ڕسمی وەرم کردەوە لە وەزارەتی مالیە هیچ مشکلەم نییە ئەتۆ ئەردێستم کتابم هەیە کاکە لە وازنای دەرێ مەمنوع ناخوا پێما بێ ئەم شەو تۆ بە درێژایی 2 کیلۆمەتر تۆ بەسەر عەزا ڕۆشت و ینی دەردەسەری زۆرت بینی بۆی کە خۆت لەژێر دەستی سوپای عێراق ڕزگار بکەیت ینی ئەمەی کە سوپای عێراقی کا بەرامبەر ئێوە لەم سنوورە پێتان وایە نەعەدالەتی بێت نەعەدالەتی زۆرە بەخوای نەک 2 کیلۆمەتر ئەم لەوانەیە زیاتر لە 5 کیلۆمەتری ڕۆیشتیمە باز بە پێیان ڕۆیشتیمە عسکەری نەمبینیتن فاین لە چی سپیم لەبەر بوو هەتا ئەوەش وەچی برێ بۆ پێکەینە فاین لە سپێکەم لە بەکردەوە عسکەرێکە لایەتی بسوڕێنی نەمبینیتن فاین لە سپیەکە نەمبینی بە فاین لە سپی نەمبینی یعنی نەعەدالەتێکی زۆر بێمعنایە کات و عسکەر حەقی بەسەر جوتکردنی داچیە ئێستم کابراکەم فەلعەم کاکە باش شورتە بێتن هیچ مشکلی نیە بەس لەو عسکەری دێ ڕۆژێک نا 2 3 4 ئەو ژیانی ڕاستن لەمە تارکە ئێستا لە گوندی چۆل بوو ئێستا بڕۆ گوندی دەچین لە گوندی گوند چۆل بۆ کەس تێدا نەمایە ئەتو سارێک و 2 سار و 3 سار 4 سار 5 سار ئەتوم لە ئیشێک نەبی کارێک نەبی دەبی گوندەکەی بەجی بێلم دەرێتە من لە سەیتری ڕاوەستایمە سەیترە بەسیترین شت دێمە سەیتر دێت خەرج شەنەغەی ئەدرێم خەرج شەنەغەم دەرێ و خەرج شەنەغەی کاک خەرج شەنەغەی مەعنی خۆ عیبی تێدایە پێت ناخۆشە یان ڕێگری لێ دەکە مەسەلەن بەسیترین شت دێنی ناو پیکابەکەی دای بنێ ڕێگری لێ دەکە ناتانی بی بێ گوندی دەرێ مەمنوع شتە والله یەک فەردە علەفم لە بۆ خۆم هینا بوو بیدەمە مریش کوشتان دەرێ مەمنوع نابی بیبێت یان علەف یەک فەردێک کاکەم لەو خۆم دەیبم دەرێ نابی مەمنوع یەک فەردەگەن من پێبی لێت ڕەفز دەکاتەوە دەرێ نابی بیبێ مەمنوع باشە لێرەوە لە مایکی پایتەخت میدیاوە پەیامت چێ بۆ بەرپرسانی کورد لێرە و چیان پێڵێت واللهی ڕێز و سڵاوم هەیە لە بۆیان تەبعاً زۆر ماندی بوونا ئەنگۆ زۆر بەخێر بن ئەنگۆ زۆر ماندیترن لەمە داوا کاکە ئاستا ئەو هەموو خەڵکە بەهاناتانەوەی عەلەقەن شتێکی لەوە ئەو میلەتێ بکەن بەس نازانم لۆ هیچ بەرامبەریەکیان نییە هیچمان لۆ ناکە نازانم سەبەب چییە پێما بێت تۆ لە گژەکانی ڕابردوو لەوەی کە لە گوندی شەناغە ڕوویدا تۆ تاکە جوتیار بووی کە ینی یەکەم جوتیار بووی کە سوپای عێراقات سویچی تراکتۆرەکەتیان شکاند سویزەکان شکاند و بردیان هیچ مشکلین چام کردەوە نەکەوت جارێک 100 جاریکە بێتەوە بیشتچینی و بیباتن دەچم دەهێنمەوە ئیشی پێ دەکەمەوە تراکتۆرەکە ئەوە نییە کە تراکتۆرەکە بباتێ خۆ ئەمن بباتن و تراکتۆرەکە بە یەک شتە تراکتۆرەکە بردننی لەسەر نییە و نەدەتانی ئەوی بک بیبات تراکتۆرەکەی بە ئامن ئامادەنی مەگەر ئەوەندەی زەرری لێدایما 6 ئەوەندەی کەش زەرم مدا بەجی بێلم بەجیهێشتنی لەسەر نییە ئەو خاکە
هەر بۆچی برێ گوندەکە بەناوی باپیرمە ئێستا کە بڕۆ قبری من هەموو لێکانێ قبریەکە چی نبینیەوە لێ ئەو جوتیارە شەوی ڕابردوو دەستی کرا ئازاد کرا نا تا ئێستا ئازاد نەکرا بە کەفارەتش ئازاد نەکرا ئەوە لە گوندەکەی تەنیشتوانە شەوی جوتی کردبوو ئازاد نەکرا ئیستش سپاس هەڵبەتە بینەرانی پایتەخت میدیاوەی کە دەیبینن لە پشتی منەوە جوتیاری تراکتۆری جوتیارێکی کوردی گوندی شەناخەیە کە شەوی ڕابردوو سوپای عێراق خەڵی کوتایە نێو ئەم گوندە و سێ تراکتۆری دەست بەسەر کرد و جوتیارێکی دەستگیر کرد بەهۆیەوەی کە لەسەر زەویەکانیان کار دەکەن و ڕێگەیان پێ نادەن سەر زەویەکانیان کار بکەن بەهۆیەوەی کە تاوکو ئێستا نووسراوی فەرمی بە کوتی خۆیان نووسراوی فەرمی نەگەیشتەوە بەدەست هێزە عێراقیەکانی ئەم سنوورە تاوکو ڕێگە بدەن بۆی کە جوتیاران لەسەر زەویەکانیان کار بکەن ئەوەی کە جێگەی باسە بڕیارە ئەمڕۆ لە گوندی شەناخە جوتیارانی گوندەکانی گابەڵەکە و سەربەشاخ و پەڵکانە و بێن تاوکو لێرە پاڵپشتی خۆیان بۆ جوتیاران دووپات بکەنەوە و لە نێو گوندی شەناخە کردبوونەوەیەکی ڕانڕزایەتی ئەنجام بدەن دژی مامەڵەی هێزە عێراقیەکان و ڕێگریکردنیان لەسەر زەویەکانیان. بەڵێ من هەڵبەتە دەمەوێت ئەوستا کاک محەممەد ئەمین مختاری گوندی شەناخە و نوێنەری جوتیارانی گوندی شەناقی بە شێوەیەکی ڕاستەخۆ وەری بگرم. عەلەیکوم ئەسەلام کاک محەممەد سڵاو لێبێت. زۆر سپاس. پێم بڵێ لە چ دۆخێکان کاک محەممەد؟ وەڵاهی دۆخەکەمان باش نییە، ئەوەی دەیبینن سوپاشەوە ترێکتەرانەی گرتووە. من لە زابتەکە گوتم بالای من بێ هەتا بەیانی من ئەوانە مەجبورم بێنم تەسلیمیان بکەم. ئەم زەویەکە ئیشی لێ کردووە بە یاسا بەناوم کاک مامۆستا تاسین گەڕاوەتەوە. بەڵام هیواداری نەم کێشەیە چارەسەر کرد بەڕاستی لەبەرەوەی من دایمەن ئەڵێم ئێمە لە 500 قەتعایە قەتعامان کێشەیە قەتعکەشمان تەواو کردیا بەڵامی ترستا ڕێمان پێ نادەن. یعنی هیوادارم ئەم کێشەیە زیاتر ماتە نەخانی کتابەکان هاتووە ڕاستپاتەی لوزنەکە هاتووە کە جاری بکە ئێمە لێرە بووین. ئێمە داوامان وایە یعنی بەڕاستی ئەوانەی ئێستا کێشە بۆ ئێمە دروستەکەنەوە عارەبە هاوردانە ئەوانن کە مادەی سەوچولیان وەرگرتووە. ئەگەر دەوڵەت ڕاستەکە گەر شپار ڕاستەکە با جارێ بێ بە قانون ئەمانەمان بۆ دەرکات چوو ئەوانە هیچ حەقێکیان لێرە نەماوە ئەوانە نە ئاژاوەکە دەژێرن تەواو. باشە کاک محەممەد من شەو لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە بینەرانی پایتەخت میدیا ڕاگەیان ئەوەی کە ئەم هێزە لێ لەم سنوورە بەرامبەر ئێمە دەکات باجی کوردبوون و تەنها لە بەرەوەی کوردین. یعنی ئێوە باجی چیە دەن بۆچی ئەم مامەڵەیە بەرامبەر ئێوەکەن؟ بەڵێ کە من وامت بە بەڵگەوا دەڵێم ئێمە پێشی 3 ڕۆژ 2 ترێکتەر ژیشیانە کرد کوڕی برادەرمان لەگە عەرەبێک شەری کە 2 ترێکتەریان هەیە 2 ترێکتەرەکەی گرچپا ترێکتەرەکەی کوردەکەی بر تەسلیم مەرکەزی کرد ترێکتەرەکەی عەرەبەکەی ناردەوە بۆ ماڵ بەڵێ وازەحە ینی بەڵام من بۆ کەوتم باجی کوردبوو نەدەین ئێمە گەر ئەوستە لەر بۆ نمونە گوندێکمانەیە قەرەدەرە ئەوان دەستیان بەسەدا گرت کە دەستیان بە ئەوان ڕێگری لەوان ناکەنیشکەن هەر زەویەکان هین کوردی شەو مەشمولە بەم قەرارە بەڵام ئەوانەی ئێمە لای خۆمانە ڕێگریمان لێ دەکەن پێتم وت ینی مەوزوعەکە زیاتر یاسایتیانیە ینی بەداخەوە خۆی مە حەزەکەین یاسا هەبێ یاسەکەین پێمان خۆش بزاریت کە لوزنە هات و تەوسیاتەکە کرا و تەوسیاتەکە سەرۆک وەزیران موافقەی لەسەر کردووە بەڵام ناچێتە بواری جێبەجێکردن 20 ڕۆژە هاتێتە قیادەی عەمەلیاتی ژوای من معلوماتم هەیە خۆ ئەگەر ئەو کتابە لە زدی ئێمە باە لە دووەم ڕۆژ جێبەجێیانە کرد. باشە کاک محەممەد باسی ئەوم بوو بکە سوپای عێراق ئەمڕۆ بەنیازە بێت دەست بەسەر چەند تراکتۆردا بکرێت چەند تراکتۆر ببات بۆ بنکەی پۆلیس؟ بەڵێ ئەم 2 تراکتۆرەیە ئەوەی دەیبینن ئەم دوێە دەستی بەسەداگرتووە منیش نایە لە مستاکە بیبا لە بەرۆی ئامانەت ئەم ترێکتەرانە سەر لای من وتومە لای من بەیانی بیبن ئەم 2 تراکتۆرەیە یەکێکشمان گیراوە لە مەرکەزی سەرگەڕانە سیدەکا 3 تراکتۆر و جوتیارێکشمان گیراوە لە سەرگەڕان. باشە کاک محەممەد جوتیارانی ئێرە ئێستا قسەم کرد لەگەڵیان دەڵێن ئێمە ئامادەنین بە شێوەیەک تراکتۆرەکان بدەین بە سوپای عێراق ئەگەر خوا نەخواستە وەکو ماوەکانی ڕابردوو گرژی و ئاڵۆزیان هەر ڕووداوێکی دیکەی لێ بکەوێتەوە کێ بەرپرسە لەم دۆخە؟ بە خودای من پێم وایە مەسئولانی کورد بەرپرسن لەبەرەوەی دەبای ئەم کێشە بۆ ئێمە چارەسەر بکەن
ئەم کێشەی کتابەکان هاتووە من سێریم پێدیانی ڕاستپارەکەی جاریت کە لێرە و مشکلە ڕوویدا ئەو دە ڕۆژە گەیشتووە ینی ناکری مەسەرەن هەر لەسەر ئەم ڕاستپاردانم قەتعانەی کێشەی لەسرە جارێ بوەستی هەتا ئەوەی تر بە ئیش بێسا پێتم ئەم زەوی کێشەی نییە نانە نەخێری کێشەی نییە بەڵام ئیتر ئێساش خۆ ئێستا کە ئێمە بۆنی یاسا ئێستا بەیانی باتە عسکەری حتمما وایە دەیباتە سیمی شورتەش دەکات شورتەش دەیباتە محکەمە بەریەدا قازی بەریە لە بەرۆی ئەو بەڵگەکەی پێ کە زەویەکە بەناو خۆی هیچ مشکلەی نییە بەرەبێ باشە نووساوی فەرمی دەست بەکاربوونی ئێوە گەیشتۆ بە هێزارەکان و بەلانی پەیوەندیدار لەم سنوورە بەڵێ دەڕۆژیش دەبێ وا لای قیادی عملیاتی خۆشمان ئاگادارم خۆم نسخەم پێ ینی من نسخەم پێ معقولەوان نسخەیان پێ نەبێ نسخەم پێ بەڵام ئیتر نازانم بۆ جێبەجێ ناکەم زۆر سپاس البته وەکو کاک محەممەد ئیسماعیل نوێنەری جوتیارانی گوندی شەناغە و مختاری گوندی شەناغا ڕایگەیاند سەر ڕایەوەی کە بە گوتەی خۆی نووساوی فەرمی دەست بەکاربوونی جوتیاران گەیشتووە بە لایەنی پەیوەندیدار و هێزارەخانی لەم سنوورە بەڵام تاوەکو ئێستا ڕێگەیان پێنادەن لەسەر زەویەکانیان کار بکەن و هێزارەخەکان لەسەر زەوی جوتیاران بڵاویان پێکراوە لەو زەویانەی کە جوتیاران دەیانەوێت لەسەر زەویەکانیان کار بکەن و زەویەکانیان بکشێڵن تاوەکو ئێستا ڕێگەیان پێنادەن و وەکەوەی کە باسم کرد ئەمڕۆ جوتیارانی گوندەکانی سەربەشاخ و گابەڵەکە و پەڵکانە و خەرابە لە گوندی شەناغا گرتبوونەوەیەکی ناڵەسایەتی ئەنجامەدەن و دژی ئەو بڕیارەی سوپای عێراق دەوەستنەوە کە باز دەواکەن ئەمڕۆ بە گوتەی خۆیان ئەو هێزە دێت تراکتۆرەکان دەبن بەڵام ئەمان ڕەتی دەکەنەوە کە تراکتۆرەکانیان ڕادستی هیچ هێزێک بکەن لەگەڵمان بن بۆ وردەکاری و زانیاری زیاتر لەبارەی ڕووتاوەکانی ئەمڕۆی گوندی شەناغە لە پایتەخت میدیاوە